جارێکی دیکە ناکۆچەکانی نێوان پارتی و یەکێتی گەیشتنە مریشکە ڕەشە. هەردوو هێزەکە لە بەردەم مایک و لە ڕێگەی ڕاگەاندنە فەرمی و سێبەرەکانیانەوە یەکتر تۆمەتبار دەکەن. فایلەکانی ڕابردوو یەکدی هەڵدەدەنە و تانە لە جوڵەکانی ئێستایان دەدەن. هەفتەی ڕابردوو مەیدانی سیاسی هەرێم زنجیرەیەک سەردان و دژە سەردانی شاندەکانی پارتی و یەکێتی بەجیا بۆ لای لایەنە سیاسیەکانی دیکە بەخۆوە بینی. بەرپرسانی پارتی ناڕەزایی توندی خۆیان لە ڕووداوی تیرۆرکردنی ئەفسەرەکەی دەستگای پاراستن لە هەولێر دەردەبڕن و یەکێتیش بە بەرپرسی ڕاستەخۆی ڕووداوەکە ناو دەبن. لە بەرامبەردا شاندی یەکێتی گلەییان لە تاکڕەوی و خراپی حکومڕانی هەرێم لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە گەیاندووەتە لایەنەکان. هەردوولاش جارێکی دیکە هەڕەشەی دەستبردن بۆ بژاردەی دوو ئیدارەی لە یەکتر دەکەن. هاوکات ماڵپەڕی پی و کەی میدیا کە دەستگای میدیای فەرمی یەکێتیە ڕووماڵی چڕی ناڕەزایی بەشێک لە کادیرانی پارتی لە کۆنگرەی چواردەی ئەو حزبە دەکات و باڵباڵێنی ئاراستە جیاوازەکانی پارتی و لەو بارێشەوە دەڵێت فەرهەنگی تەزویر و گزی هەڵبژاردن و دەستکاری دەنگی خەڵک بۆتە شێرپەنجە و خەریکە هەناوی پارتی دەخوات. پی و کەی میدیا نووسیوێتی تەزویری ناوخۆ و گیروگازەکانی کادرانی پارتی لە بەرامبەر دوورخستنەوەیان خەریکە دەبێتە دیاردەیەکی گشتی کە هاوشێوی کارەساتی چێرنۆبڵی یەکێتی سۆڤیەتە و ژینگەی سیاسی کوردستانیش ئالوودە دەکات. ململانەکانی ناوڕاگەاندن و ڕەخنەی توند و تانەدان تا ئاستی جنێودان لە یەکدی لەلایەن بەرپرسانی دوو هێزە دەسەڵاتدارەکەەوە لە کاتێکدایە. تا ئێستا هەردوو لە شان بەشانی یەکتر وەستاون و بە زۆرینەی تەزویر حکومڕانی هەرێم دەکەن و بەرپرسی ڕاستەوخۆشن لە تەواوی ئەوستەم و گەندەڵی و کەم تەرخەمیانەی خەڵکی کوردستانیان هەراسان کردووە. دژایەتی بێپەردەی یەکتر لەلایەن پارتی و یەکێتیەوە بەڵگەی ئەوەیە تا ئێستاش ڕق و دژایەتیە کە گڕەکەی ماوەی 6 ساڵە هەڵگیرساوە ئیداری ڕەوتی حیزبەتی و دوو پارتە دەدات. بەهۆی هەبوونی چەک و پارە و دەستێوەردانی وڵاتانیشەوە گڕی ناکۆچی هەمیشە ئامادەیە بێتە باهۆز و جارێکی دیکە هاوشێوی شەڕی ناوخۆ دەیان هەزار گەنجی دیکەی کورد ببنەوە سوتماتکی ئاگرەکە. بەشێک لە چاودێران پێیان وایە ناکۆکی و جیاوازیەکانی پارتی و یەکێتی و ئەوەی لەبارەی یەکدیەوە دەیڵێن ڕووی ڕاستەقینەی ئەو دوو هێزەن بەرامبەر یەکتر. ئەو تەبای و لێک تێگەیشتنەش لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەیان بووە تەنیا بۆ دابەشکردنی کێکی داهاتەکانی کوردستانە و پەیوەندی ڕاستەوخۆی بە بەرژەوەندی ئابووریەوە هەیە. ئەگەرنا بەرپرسانیان بەردەوام ئەندام و ڕێخستن و هێزە چەکدارەکانیان لەسەر دژایەتی یەکتر و بە شەیتانکردنی بەرامبەر ڕادەهێنن.